شکستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندە زۆرن سەیری هەر سێکتەرێک دەکەی دەبینی پڕیەتی لە وێرانی و گەندەڵی. گەرچاوێک بە سێکتەری کشتوکاڵ و زەویەکان بخشێنیتەوە دەبینیت ساڵ بە ساڵ ڕوو لە داخورانی زیاتر دەکات. ساڵی 2020 ڕێژەی زێدەڕۆیی زۆر بەرز بۆتەوە. بەپێی ڕاپۆرتێکی ڕێکخراوی ستۆپ قەبارەی زێدەڕەوی بۆ سەر زەوی و زار لە هەرێمی کوردستان بە ڕێژەی 328 زیادی کردووە. بە جۆرێک لە ساڵی 2012دا بۆ ساڵی 2020 زێدەڕەوی لە 23,000 دۆنەم زەوی بۆ نزیکەی 1,000 دۆنەم زەوی زیادی کردووە. کۆی گشتی زەوی لە هەرێمی کوردستان 17 ملیۆن و 805,696 دۆنەم زەویە. کۆی زێدەڕۆیی لە هەرێمی کوردستان لە ساڵ 2012 23,000 دۆنەم زەوی بۆ بەپێی ئەو خەملاندنەی ئامادەکاری راپۆرت بۆ ئەو دوو داتایە وا دەردەکەوێت لە ساڵی 2020 328 زێدەڕۆیی لە هەرێمی کوردستان زیادی کردەوە کە ئەو ماشیرەکی زۆر خراپەکە زێدەڕۆیی ساڵ بە ساڵ زۆر زیاتری کردێ نەک ئەوەی بەری لێ بگیرێتن. وتەبێژی وزارەتی کشتوکاڵیش دەڵێت ئەگەر ڕێژەکە بەم شێوەیە بەردەوام بێت ئەوە زەویەک نامێنێتەوە دەستی بەسەردانە گیرابێت لە ساڵانی ئایندا. بەپی ئەو فۆرمانی کە بۆ ئێمە هاتەوە 24,000 دۆنم زەوی کشتوکاڵی و دارستان و پاوان تەجاوزی جۆرا و جۆری کراوەتە سەر کە 7 جۆر سەرپێچیە. بەڵام بەپی تەخمیناتەکانی ئێمە لە 2012ەوە تا ئێستا ڕەنگە ئەو ڕێژەیە بەرز بوو بێتەوە بۆ 4 هێندەکەت تقریبان دەکاتە 100,000 دۆنم زەوی. ئێمە بەردەوام بەدواداچوونەکەین و ئاگاداری بەداخەوە ئیدارەکانی ئێمە چ لە قەزا و ناحیەکان و هەموو ئیدارەکانە نەیانتوانیوە ئیجراعاتی پێویستکەن بەرامبەر بۆ کەسانی زیادەڕەوی ئەکەن و لابردنی ئەو زێدەڕەویانە و ئیجراعات بەرامبەر بۆ کەسانی زیادەڕەوی ئەکەن ئەجینا بێگومان ناگەشتە حاڵەتێکی وە. بێگومان ئەگەر بەردەوام بێ ئەو حاڵەتێکی زۆر ترسناکە لەبەرەوەی ئێمە زەوی کشتوکاڵی و دارستان و پاوان ڕوبەرێکی سنووردارەکە بڵێن لە هەرێمەکەمانە هەیە. ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی کە حەزبەکەی بەرپرسە لە تەواوی و دۆسە گەندەڵیانەی لە هەرێمی کوردستان بوونیان هەیە. پشتڕاستی ئەو گەندەڵیانە دەکاتەوە و دەڵێت سێکتەرە زەویە کشتوکاڵیەکان سێکتەرێکی ئیهمال کراوە. ئێمە نەمانتوانیوە وەکو پێویست سوود لە زەویە کشتوکاڵیەکان وەربگرین و ئەو سەروەتە وەکو پێویست کاری لەسەر نەکراوە. سێکتەرەکە بەداخەوە تا ئێستا سێکتەرێکە کە وەکو بڵێ ئیهمال کراوە. هیوادارم ئێمە بتوانین لە کابینەی نوێم کە لە بەرنامەی کاری حکوومەتیشدا با بڵێین بابەتی کشتوکاڵ یەکێک لە بابەتە هەرە سەرەکیەکان بوو کە حکوومەت لە بەرنامەیدا بوو گرنگی باشی پێ بدە. بەڵام بەداخەوە ئێمە لە دوای دەستبەکاربوونی حکوومەت لە ماوەیەکی کەمدا تووشی قەیرانی دارایی و پەتایی کۆرۆنا بووین. بۆ نەهێشتنی زێدەڕەوی سەرزەوی و زار لە ساڵی 2011 تاوەکو ئێستاکە 5 لیژنە دروست کراون بەڵام گشتیان بێئەنجام بوون. بە گوێرەی بەدواداچوونێکی میدیایی تیمی چاودێری راپۆرت لە ساڵی 2019 لە ناوچە جیاجیەکانی هەرێم 15 کێشەی چەکداری لە ئەنجامی کێشەی زەوی و زار دروست بووە کە تێیاندا 14 کەس کوژراون و 23 کەسیش بریندار بوون. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.